ماتماتیک گروندڤوکس دێلکوشترێ سەیدان 60N. پرسیاری ژمارە 1A. لێرە ئەگەر هاتوو ئەمن 22 هینە 3 لێکم کردەوە دەکا هەڵا، چونکە ڕیزیەتی کردارەکان دەبی ئەمن لێرە ڕەچاو بکەم، بە سویدی پێی دەرێن پریۆریتێرینگس ڕێگلەر، چ ئیش پێشی چ ئیش بکەم. هەمیشە پێویستە ناو کەوانەی چاکەم ئەگەر هەبوو، کە کەوانە ئەگەر نەبوو ئەوجە دەچم یان جاران و لێکدان یان دابەش لە چەپەوە لۆ ڕاست. پاشان ئەگەر ئەوانیش نەبوو ئەوجا دێمە لای کۆ وەکەم کامە لە چەپ بوو ئەوی زووتر دەکەم، هیچ کێشە نییە کۆی بکەم یان کەمی بکەم. کامە لە لای چەپ بوو ئەوی زووتر دەکەم. لێرە ئەمن چونکە پەڕەنتێسم نییە، کەوانەم نییە، کەواتە ئەمن لێکدانەکەی پێش هەموو شتێک دەکەم. بەڵام نابی لێکدانەکەی دەست پێ بکەم، پێویستە ئەمن ئەو 22ی دیسان بنووسمەوە. ئەوها دەنووسم 22 کەم ئەوجە ئێستا لێکدانەکەی دەکەم. 3 جاران 5 15 لێرە دەنووسم، لە هەنگاوی دووەم 22 دەینم 15 لێکم دەکەمەوە، 12 5 لێ بڕوا دەکا 7 لێرە دەنووسم. هەمیشە لە ژێرەوە دەنووسم، لە تەنشتی زۆر باش نییە. لێرە ماوە 1 لەو دووەی، 1 کەم ئەو 1 یەکسانە بە 0، کەواتە ئەنجامەکە هەمووی دەنووسم سڤار واتە وەڵام یەکسانە بە 7. وەڵامەکە دەبی بکاتە 7. لێرە ئەمن زۆر ئاسانە، هەر لە چەپەوە دابەشم هەیە، یەکسەر دابەشەکەی دروست دەکەم. 15 دابەش 3 یەکسانە بە 5، کەمەکەی دەینمە خوارێ، دووەکەی دەنووسمەوە، لە هەنگاوی دووەم 5 دووی لێ بڕوا دەکا 3، وەڵامەکەم یەکسانە بە 3. پرسیاری 3 زۆر ئاسانە. لێرە یەکسەر 5 جاران 9 لە لای چەپەوە جارانە، یەکسەر ئەنجامی دەدەم. 5 جاران 9 یەکسانە بە 45، کەمەکەی دەنووسمەوە، یەکسەر ئەو جارانەش دەکەم. 3 جاران 10 30، ئەوجە لە هەنگاوی دووەم 45 کەم 30 یەکسانە بە 15. وەڵامەکە 15. لێرە ڕیزیەتی کردارەکان پریۆریتێرینگس ڕێگلەر. لێرە زۆر ئاسانە، 16 دابەش 2 یەکسانە بە 8، کۆیەکەی دەنووسمەوە، 24 دابەش 3 یەکسانە بە 8، ئەوجە 8 کۆ 8 یەکسانە بە 16، وەڵامەکە یەکسانە بە 16. لیکەمێ سێکستۆن، سڤار سێکستۆن. ئەوە تەواو. دێنە لای پرسیاری ژمارە 2. N دەبی زۆر ئاگام لە وشانە بی. N یان تڤۆ هەندێک جار بە پیت دەنووسرێ، بەڵام ئەمن دەبی ئاگام لێبی. N ئەپلسین کۆستار 5 کرۆنور، 1 پرتەقاڵ بە 5 کرۆنیا. ئۆک ئێت ئێپلا 1 سێویش بە 4 کرۆنیا. ماگدا دەچی چ دەکڕی؟ دەچی 2 ئەپلسینی دەکڕی و 3 ئێپلەش دەکڕی. 2 ئەپلسین و 3 ئێپلا. ئێستا چ نووسرایە؟ نووسرایە تێکنە ئێت ئوتریک. تێکنە وشەکی زۆر گرنگە، پێویستە بزانم مانای چییە. تێکنە واتە تەنیا بنووسە، تەنیا ئاماژەی پێ بکە. زۆر جیاوازە لەگەڵ وشەی ڕێکنە. ڕێکنە واتە بژمێرە، ئەژماردنەکەی لۆ بکە. بەڵام تێکنە تەنیا بینووسەوە. ئوتریکەکەی بنووسە. ئوتریک بە کوردی واتە بڕ، واتە چەند ژمارەیەک یان چەند پیتەک لە تەنشت یەک دانێ، کە ئاماژە بکە بە چ؟ بە هورمۆنگە چەند دانە کرۆنور سۆماگدا سکەبیتاڵە. چەند کرۆنی پێویستە ماگدا بۆ ئەوەی
2 دانە ئەپلسینی بکڕی لەگەر 3 دانە ئەپلا، 2 پرتەقاڵ و 3 سێو، 2 دانە کاتە دەبی 2 دانە 5 کڕۆنی هەبی، 1 دانە و 2 دانە 5 کڕۆن و 5 کڕۆن. چەند دانە سێوی دەکڕی 3 دانە کاتە دەبی 3 دانە 4 کڕۆنی هەبی، ئەوە 1 دیسان 1 کە 4 کڕۆنی 1 4 کڕۆنی. ئەوجا ئێستا ئەو کڕۆنانە لە تەنیشتێک ڕیز دەکەم بزانم ماگدا پێویستە لەسەری چەند پارەی بدا لۆ ئەو 2 ئەپلسین و ئەو 3 ئەپلەیە. کاتە ئەمن دەنووسم ئەوها زۆر بە ئاسانی 2 جار 5 کۆی دەکەمەوە لەگەڵ چونکە بە هەردووچی بزانین دەکات چەند لەگەڵ 3 جار 4 تەنیا ئەوها، هیچ ئەنجامەکەی دروست ناکەم چونکە نووسرایە تەنیا تێکنا، هەر ئەوەندە 2 جار 5 لەگەڵ 3 جار 4 یان دەتوانم ئەوهاش بنووسم 5 کۆ 5 کۆ 4 کۆ 4 کۆ 4 دەتوانم ئەوهاش بنووسم. ئەو جا لە پرسیارەکەی پاشی ئەو یان لە پرسیاری بێ لێرە نووسرایە ڕێکنا هورموکێ ماگدەسکە بتاڵە. ئەو جا ئێستا دەچم ئەمن ڕێکنەی دەکەم واتە دەژمێرم بزانم 2 جاران 5 10 3 جاران 4 12 بە هەمووی چەند پارەی دەبی بدا 10 و 12 کۆ دەکەمەوە دەبیتە 22 کڕۆن کەواتە یەکسانە بە 22 کڕۆن. ئەو جە لە تەنشتی دەنووسم ماگدا بهۆڤەر بتاڵە لۆ ئەو 2 ئەپلسینە و ئەو 3 ئەپلەی. دەینە لای پرسیاری ژمارە 3 لێرە دیسان ڕیزیەتی کردارەکان پریۆریتێرینگس ڕێگل جارێ ئەمن ناوکەوانەکەی چا دەکەم هەفتەکەی وەکو خۆی دەنووسمەوە دەنووسم 7 جاران ناوکەوانەکەی 2 کۆ دەکەمەوە لەگەڵ 8 دەکا 20 ئەوجە دەنووسم 20 لە هەنگاوی دووەم هەفتی لێک دەدەم لەگەڵ 20 دەکا 140 وەڵامەکەیە. پرسیاری بێ ناوکەوانەکەی چا دەکەم 12 لەگەڵ 3 یەکسانە بە 15 ئەوجا دەنووسم جاران 3 لە هەنگاوی دووەم 15 جارانی 3 دەکەم کە دەکا 45. پرسیاری 3 ناوکەوانەکەی چا دەکەم لێرە 6 واتە جارانی هەموو کەوانەکەی کرایە هەرچەندە جارانەکەش نەنووسرایە ئەمن دەبی بە خۆم بزانم 6 جاران ناوکەوانەکەی چا دەکەم 19 12 لێکم بکرێتەوە دەکا 7 ئەوجە 6 جاران 7 یەکسانە بە 42. پرسیاری دێ ئەو کەوانە یەکەم چا دەکەم 25 کۆ دەکەمەوە لەگەڵ 11 1 و 5 6 1 و 2 3 کەمەکەی دەنووسم کەوانەکەی دی چا دەکەم 3 و 7 10 و 1 و 1 2 1 3 ئەوجە 36 سی لێکم دەکەمەوە یەکسانە بە 6. پرسیاری 4 نار لیۆ ڕێک نار لیۆ دەچی ئەو بڕژمارەیە یان ئەو ئوتریکەی دەژمێری ڕێکنەی دەکا 16 کەم 3 جاران 4 تێن کەرهان سۆهار دەچی یەکەم شت چ دەکا 3 لێک دەدا لەگەڵ 4 دەبینی دەکا 12 زۆر ڕاستە ئەوجە 12 دەینی 16 لێکم دەکاتەوە دەنووسی دەکات 4 پاشان دەچی تەماشای فاسیتی دەکا دەبینی ستێممەر ڕێکە لەگەڵ وەڵامەکەی بەڵام هەرچەندە وەڵامەکەی وەکو فاسیتە بەڵام هێشتاش هەڵەی کردیە هەر بە سوتفا هەر بە ڕێکەوت وەڵامەکەی ڕاست بووە بەڵام بیرکردنەوەکەی هەڵەیە ئالسۆ هاریا تێنگترێت لیۆ دەرێ ئایا ئەمن بیرکردنەوەکەم ڕاستە ئەوجە لە من دەپرسن فۆکلۆرە ڕوونیکەوە چ هەڵەکی کردیا لیۆ هەڵەکەی لیۆی ئەوەیە کە ئەو 16ەی نانووسیتەوە لێرە ئەمن ئەو بڕەم هەیە دەبی 16ەکەی بنووسمەوە کەمەکەی بنووسمەوە ئەو جابینم
نابی ئەمن یەکسەر 12ەکەی بنووسم، ئەوە جێی 12ی نییە، ئەوە جێی 16ی نییە، نابی ئەمن جێگەکەیان بگۆڕم. ئەو جە پاشان 16 12ی لێ بڕوە ئەو جا دەکاتە 4، بەڵام 12 16ی لێ بڕوە ناکاتە 4، دەکاتە کەم 4. بەڵام لیۆ ئەوەی نەدەزانی، چونکە 16 گەورەترە لە 4 و هێمایەکەشی دەبی لێرە بنووسرێ. دەبوایە لیۆ کەم 4 بەدەست بێ، بەڵام چونکە نەیدەزانی کۆ 4 بەدەست هات وەکو فاسیتە، بەڵام هەڵەی کردیە، کەواتە ڕێک دەبی ئەوها لیۆ ژماردنەکەی خۆی بکە. دەینە لای پرسیاری ژمارە 5. داشکاندن هەیە لۆ کتێب شۆپەر ئێمیلیا تڤۆ بکر. ئەمیلیا 2 کتێبی دەکڕی. سۆم کۆستار 95 کرۆنۆر، ئەو وشەیە زۆر گرنگە. ستیک واتە دانەی. ئەو جە لێم دەپرسن تێکنا تەنیا بنووسە، بڕەکەی بنووسە، ئوتریکەکەی بنووسە، فۆرچ بۆ چ هەرمێککە ئەمیلیا فۆرتیل باکە. ئەمیلیا چەندی لۆ دەگەڕێتەوە ئەگەر 200 کرۆنیدا و 2 کتێبی کڕی. کەواتە ئەمن یەکسەر 200ەکەی دەنووسم، چونکە دەرێ لۆی بگەڕێنیتەوە مینوسە چی دەنووسم، چونکە 2 کتێبی دەکڕی دەنووسم 2 جاران 95. ئەوجا ئەوە ئوتریکەکەم دروست کرد. ئێستا ڕێکنەی دەکەم، ژماردنەکەی دەکەم و ئەژمێرکردنەکەی دەکەم بزانم چەندی لۆ دەگەڕێتەوە. پێش هەموو شتێک ئەمن 200 کرۆنەکەی دیسان دەنووسمەوە، مینوسەکەی دیسان دەنووسمەوە، 2 جاران 95 دەکەم، 2 جاران 5 10، 2 جاران 9 18، یەکیش 19. ئەوجا 200 190 لێ بڕوە یەکسانە بە 10 کرۆنی لۆ دەگەڕێتەوە. یەکسانە بە 10 دەنووسم تیە کرۆنۆر فۆر ئێمیلیا تیلباکە. پرسیاری ژمارە 6 پێویست ناکات زۆر خۆم بەو جۆرە پرسیارانە ماندی کەمیان کاتم بڕوە. باشترین شت وایە تەمەشای فاسیتی بکەم بزانم دەکاتچن، بەڵام تێبگەم لە پرسیارەکەی زۆر زۆر باشە. ڕیتە ئاڤ کڤەدراتن. کڤەدرات واتە چارگۆشە. ڕیتە ئاڤ کڤەدراتن واتە دیسان ئەو چارگۆشەی دروستکەوە، ئەو ژمارانەی لە ناو دانێ پلەسێرە سێن تاڵن. دوایە هەندێک ژمارەی دی هەیە، هەموو ئەوانە هەوڵ بدە لەو جێیە بۆ شانەدانەی. تومەڕوتر واتە ئەو جێگایە بۆ شانە، چوارگۆشە بۆ شایەکان. پاشان مەرجەکە چیە؟ مەرجەکە ئەوەیە سۆئات، بۆ ئەوەی سوممان سەرجەمی ڕادەکان بە ڤۆگرێت، واتە ڕیزەکان بە ئاسۆی. ئاسۆی مانای ئەوها، ئەوە ئاسۆیە، ئەوە ڕیزە، سێ ڕیزە. سەرجەمی ڕیزەکان بە ئاسۆی وەکو یەکبی و هەروەها سەرجەمی ڕیزەکان لودڕێت، ئەویش وەکو یەکبی. لودڕێت واتە بەستونی ئەوها، ئەوە دیسان سەرجەمیان وەکو یەکبی. بێجگە لەوەش دیاگوناڵەکەشی وەکو یەکبی. دیاگوناڵ واتە ئەوها و ئەوها و ئەوها. تیرەیی چەند بی بکاتە 111 لە کاتی کۆکردنەوە. بێگومان ئەتو دەینی ئەو ژمارانە یەک دادەنێ هەتا دەزانی دەبیتە 111. ئەو جە دوایە دەزانی کە باشت چاکردیە. ئەمن نامەوێ زۆر کاتی بەو جۆرە پرسیارانە چاکەم، چونکە تەنیا دانانە و سڕینەوەیە ئەگەر هەڵە دەرچوو. بەڵام باشترین شتوایە تەمەشاکەی لێرە لە هەمویان کچکەتر 5، واتە لەو ڕیزەی یان لەو ڕیزەی پێویستە گەورەترین ژمارە هەبی لێرە، کە ئەوی 69 بۆ وێنە 69ەکەی دەتوانی لێرە دانەی. پاشان لە 69 گچکەتر 61 هەیە، دەتوانی بۆ وێنە 61ەکەی لێرە دانەی و بەرەبەرە
ئەوانەی دیکە دانەی بزانێ کو بۆ وێنە 53 سێزدەکەی ڕەنگە لێرە دانەی، ڕەنگە 45ەکەی لێرە دانەی، نازانم ئیدی دانێ بۆ ئەوەی ئەگەر ئەوها کۆت کردەوە بیتە 111، ئەوها کۆت کردەوە 111، ئەوها کۆت کردەوە 111، ئەوها 111، 111، 111، 111، 111 کاتە جێگایەکەیان بگۆڕە. ئەگەر کاتت هەبوو، ئەگەر کاتت نەبوو تەماشای فاسیتیکە بزانە کویان کردیە. ئەو جۆرە پرسیارانە تەنیا هەرلۆ خۆشیە، چونکە هەر مانای ئەوەی ئایا دەکاتە 111 ئەوهایان ئایا تێدەگەی لە پرسیارەکەی زیاتر دەبی ئەمن تێبگەم ڤۆگ ڕێت مانای چییە، لود ڕێت مانای چییە، دیاگوناڵ مانای چییە. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 61 دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.